ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ پێشەکی ناو محەممەد ئەحمەد عەبدوڕەحمان لە هۆڵەندا دەژیم ئەوە چەند ساڵە. ئەمش پێشحاڵم ئەو دەنگانە هەمووتان بدەن بۆ کوردستان، بۆ دەوڵەتی کورد. ڕێفراندۆم بەڵێ 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 بۆ هەموو کوردان دەرێن پێشەشی ڕێز و سڵاو بۆ هەموو ئەندامەکانی کورد. ئەمە دەنگ دەدەین بۆ کوردستان. کوردستان بەڵێ ڕێفراندۆم، بەڵێ ڕێفراندۆم، بەڵێ ڕێفراندۆم. 25 روژا ڕەفەرەندومەیە دەچمە سەر زانقی دەنگدانێ دەنگە خودێتەن بە بەڵێ خۆ ئەولا خووە کە ئەو شەخصێکی بێژی دەستدانی بەڵێ نادەن ئەو ئینسانە غەیانەتی شەیدات کرد، غەیانەتی ئەنفالات کرد، غەیانەتی ئاخا خۆ وڵاتی خۆ کرد. وەکو کوردەشی ڕۆژهەڵات کە هاتووم بۆ کوردستانە کە تەمەشای مێژوو خەباتی ئەم گەلە دەکەم، ئەم ڕێفراندۆمە ئەم دەنگدانە بە حەقی ئەم خەڵکە دەزانم، بە حەقی خۆیان دەزانم. ئینشاءالله ڕێفراندۆمە کە سەرکەوتوو دەبێ. ئومێدەوارم خەڵکی ئەم کوردستانە دەنجی خۆیان بە بەڵێ تەواو بکەن، چون فرسەتەکە کە هاتووتە پێش بۆ ئێمەی کورد. وەکو کوردەشی ڕۆژهەڵات ئاوا دەخوازت پاشی چەمانجی دیکە سەردانی دەوڵەتی کوردستان بکەن. داواتان لێ دەکەین خەڵکی کوردستان هەمووتان 25 بچنە سەر سوندوقەکانی دەنگدان بە بەلێ دەنگ بدەن بۆ سەربەخۆیی کوردستان. ئێمە عەقێکی شەرعی خۆمانە وەکو کورد کە دەوڵەتی خۆمان هەبێ، وەکو چۆن عەرەب 22 دەوڵەتە دەوڵەتیان هەیە. زۆر لە نەیارانمان دەڵێ جیابوونەوەی کورد لە عێراق لە ڕووی شەرعەوە جایز نییە، نابێ وڵاتی ئیسلامی جیابێتەوە. بەڵام من خەڵ لەگەڵ ئەو ڕێهێدانیمە، چونکە ئەوان هیچ کاتێک حەقی میلەتی ئێمە نەداوە. لە هەر چوار دەورەمان ئێمە بە ناوی ئیسلام نا بە ناوی ئیسلام ئێمەیان چەوساندوتەوە. جا بۆیە من هیوادارم هەموو کوردێک دەنگ بە ڕێفراندۆم بدا بە بەڵێ. زۆر سوپاس بۆ ئێوەش.